دکتۆر جەبار بەڕای تۆ دەست کات کێشانەوەی وەزیری ناوخۆی تورکیا ئەوەی کە سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان پەسەندی نەکرد ئەکرێ وەکو سینناریوەیەک لی بڕوانرێ کە بڵین دۆسەی کۆڕۆنا لە تورکیادا بە سیاسی کرا؟ بەڵێ ئەوەی ڕاست بێ هەموو لێکدانەوەکان ئەوەیە کە سینناریۆیە، بەڵام سینناریۆیەک پەیوەندی بە کۆرۆناوە نییە، بەڵکۆ سینناریۆیە ململانەیەکە لەگەڵ زاواکەی ئەردۆگانە ئەلبایراق لێرەدا ئەم یاریە یا ئەم یاریەی کە سۆیلو کردی بۆ ئەوەیە کە پێگەی خۆی لە ناو پارتەکە زۆر بەهێزتر بکەوە لای هەموو کەسێک ئەوە دەرخە کە ئەردۆگان لایەنگیری ئەمە لە بەرامبەر زاواکەیدا. ئەمە لێکدانەوەی زۆربەی هەرە زۆری شیرۆڤەکارانی سیاسیە لە تورکیا و بگرە لە دەرەوەی تورکیاش. بەڵام ئۆپۆزیسیۆنی تورکیا بە تایبەتی جەهەپە ئاماژە بەوە دەکا کە دەڵێ بم هەڵوێستا وەزیری ناوخۆ ئەردۆگانی ڕزگار کرد. مەبەستی چییە؟ خۆی وەزیری ناوخۆ لەو تویتەی کە کردبووی تۆ باسی ئەوەی کردبوو کە من بەرپرسیارەتی هەڵەگرم و من بەرپرسیارم لە کاروباری ئەمانە بۆ ئەوەی وا دەری خاکە ئەمە بڕیاری ئەردۆگانی و ئەردۆگان بەرپرسیار نییە، بەڵام هەموو کەسێ دەزانێت لەو کاتەوەی کە سیستەمی سەرۆکایەتی هاتووەتەکایەوە هیچ بڕیارێک بەبێ ئەردۆگان ناکرێت، بۆیە ئەوە یاریەکی زۆر کراوە و ئاشکرا و لایخەڵ. ئەو ململانەیە کە لە وەڵامی پرسیاری یەکەمە ئاماژۆ پێکرد دکتۆر هەر ناو پارتی داد و گەشە پێدانە زیاتر یان لە ناو دەسەڵات لە حکوومەتی تورکیادا لە نێوان وەزیری ناوخۆ و وەزیری دارایی کە زاوای ئەردۆگانە. خۆی وەزیری ناوخۆ کابراایکی زۆر تندڕە و ناسیۆنالیستێکی زۆر تندڕەوە، هەروەها کەسێکی زۆر ئەوەشە کە هەموو ئەو سەرکوتانەی لە ماوەی 4 ساڵی وەکو دەڵێن شمشێری دەستی ئەردۆگانە، هەموو ئەو زیندانیکردن و خەڵک ینی پێشێلکردنی مافی مرۆڤ و قەدەغەکردنی ڕۆژنامە و گۆڤار و زیندانیکردنی سیاسی و ڕۆژنامەوان و ئەوانە هەمووی ئەم کردوێتی، بۆیە بەشێکی ئەوەیە کە ئەم خۆی ئامادە کردووە بۆ ئەوەی ببێ بە کەسی دووەم و ئەگەر ئەردۆگان لەسەر گۆڕەپانەکە نەمێنێ ئەوە ئەم جێگەی بگرێتەوە. ئەم شتێکی تریش هەیە بەڕاستی بە تەمای ئەوەشە ئەگەر باخچەلیش بڕوا ببێ بە سەرۆکی ئەو حیزبە. مەترسی گەورەی حیزبەکەی ئەردۆگان لەوەدا بوو کە دوای دەرچوونی باباجان و داود ئۆغڵو و دامەزراندنی دوو حیزب لە چوارچێوەی ئەو کۆمەڵگەیەی کە دەنگ بە ئاکەپە دەدا دەرچوونی سۆیلوش دەبێت بە کێشەیەکی گەورەتر، لەبەرەوە زوو بە زوو ڕەتی کردەوە و پێگەی سۆیلو بەمە بەهێزتر بوو. بێژگە لەو کێشە ململانە سیاسیانە تورکیا قەیرانێکی ئێجگار گەورەی ئابووریشی تیادایە، بە تایبەتیش لە ئێستادا کە کۆرۆنا لە وڵاتەدا بڵاو بۆتەوە ئەمەندەی تر ئەم قەیرانە ئاڵۆز دەکا. ئەردۆگان دەرفەتی ماوە بۆ دەربازبوون لە قەیرانی ئابووری؟ باوەڕ ناکەم چونکە ئەوەی کە قەیرانی ئابووری ئەوەی لی دەکەوێتەوە جەناب دەزانی ئێستا بە تایبەتی سێکتەری گەشت و گوزار بە تەواوەتی پەکی کەوتووە کە ئەمە ساڵانە 40 میلیارد دۆلارە بۆ تورکیا کە بەشێکی زۆر لە بودجەکەی پێکتێنی. هەروەها لیرەی تورکی ئەمە چەند ڕۆژێکەوە ئەمڕۆ بە تایبەتی زۆر دابەزیوە، یعنی لە ساڵی 2010 تا وەکو ئەمڕۆ دانەبەزیوە نزیکیەوە بووەتەوە جارێکی تر $1 ببێ بە حوت لیرە، ئەمڕۆ 6.9 بوو و بێکاری من ناسیاوی زۆر برادری زۆرم هەیە لە تورکیا زۆر زوو قسە دەکەین پێکەوە، یعنی بەڕاستی باسی بارێکی وا دەکەن کە ئیتر لەوە زیاتر خەڵک پێی تەحمل ناکرێت، لەبەرەوە یعنی چاوەڕوانی ئەوە دەکرێت وەکو دەڵێ هەژانێکی کۆمەڵایەتی زۆر گەورە لە تورکیا بەڕێوە بێ. ئەمڕۆ سبەی نێمانگێکی تر تەحملەکرێ، بەڵام پێم وایە لە ئاستی 6 مانگێکە ڕەنگێ هەژانی زۆر گەورە ڕووی. ئەو هەژانە گەورەی کە جەنابەت ئاماژەی پێدەکەی کاریگەری دەبێت بەسەر هەڵبژاردننی داهاتووی سەرۆکایەتی لە تورکیادا؟
ئەوە جەناب دەزانی هێشتا لە ساڵ یاشتا زۆری ماوە بۆ ساڵی 23 لە بەڵام من پێم وایە ناگابەوە ینی پێم وایە ناگابەوە ڕنگ بێهژانی وا ڕوو بدا لە ناو جارێکی تر لە ناو پارتی ئەکەپەیەوە و مەسلەی هەڵبژاردننی پێشۆخ دێتەکایەوە ئەگەر هەڵبژاردننی پێشۆخ هاتەکایەوە ئەوە ئەردۆگان جارێکی تر میانی ئەمەی کە هەیەی ینی بەشێکی زۆری لە دەستداوە توانای ئەوەی نامێنێت تەنانەت لەگەڵ حزبەکەی باخچەلیشە حکوومەت دروست بکە. دکتۆر جەبار زۆر سپاس دەکەم بۆ ڕوونکردنەوە و تێبینی و سەرنجەکانت. سپاس و پێزانینم. سپاس بۆ ڕێستا.